ڕۆڵ و گرنگی میدیا لە کۆمەڵگادا لە نووسینی بەڕێز عەلی جەماڵ هەڵبەت بە کەمێک دەستکاریەوە. گرنگی میدیا لە ماوەی سەدەی ڕابردوودا زۆر زیادی کردووە. جیهان گەشەی کردووە بۆتە گوندێکی بچووک. ئێمە بە ئاسانی پەیوەندیمان لەگەڵ مرۆڤەکانی سەر تا سەری جیهاندا هەیە. مۆبایل و تەلەڤیزیۆن و کۆمپیوتەر و ئینتەرنێت بۆتە سەرچاوەیەکی هاوبەشی زانیاری بۆ هەمووان. میدیا هێندە ڕەگ و ڕیشەی لە ژیانماندا داکوتاوە کە لە ژیانی تایبەتی ئێمەدا گرنگە، هەروە لە بازرگانی و سیاسەت و کۆمەڵگاشدا. ناتوانین جیهانێک بێ میدیا بە خەیاڵدا بهێنین، چونکە ئێمە زۆر ڕاهاتوین لەسەر بیرۆکەی داگیرساندنی تەلەڤیزیۆن و بینینی ئەوەی لە جیهاندا ڕوودەدات. میدیا لە ژیانی تاکدا گرنگێکی زۆری هەیە. تا ڕادەیەکی زۆر مرۆڤ چۆنیەتی بیرکردنەوە و ژیان و ڕەفتارەکانی دیاری دەکات. زۆرتر هەموو مرۆڤێک لەم سەردەمە مۆدێرنەدا خاوەنی مۆبایلێکی زیرەک و ئەپلیکەیشنە کۆمەڵایەتیەکانی وەک فەیسبوک و ئینستاگرام و واتساپ بەکاردەهێنێت. خەڵک لە پەیوەندیدا دەمێننەوە لەگەڵ هاوڕێ و خێزانەکانیان، تەنانەت لە کاتێکدا کە لە ڕووی جەستەییەوە سەدان میل لە یەکتر جیابووینەتەوە. سۆشیال میدیا ئاسانکاری بۆ ئێمە کردووە کە قسە لەگەڵ هەر کەسێک بکەین کە لە هەر شوێنێکی جیهان دانیشت بێت. میدیاکان بیرۆکەی ئێمەی بۆ پەیوەندی پێناسە کردوێتەوە. هەرگیز کۆتایی نایەت، چونکە هەمیشە دەتوانین لە هەر شوێنێکی جیهان قسە بکەین و گەلەکەمان ببینین. ژیانی تاکە کەسی هەموو کەسێک بە قوڵی لەژێر کاریگەری میدیاکاندایە. پێویستە سنوورێک دابنین بۆ ئەوەی چەندە گرنگی پێدەدەین و چۆن ڕێگە دەدەین کاریگەری لەسەرمان هەبێت. هەرچەندە نیعمەتێکە کە پەیوەندی لەگەڵ هەموو کەسێک لە جیهاندا هەبێت، بەڵام دەبێت ئاگاداری بکرێتەوە بۆ ئەوەی مرۆڤ گیرۆدەی بیرۆکەی مانەوەی ئانلاین نەبێت و دەست بکات بە ژیانی ئانلاین. تۆژینەوە و لێکۆڵینەوەکان دەری دەخەن کە خەڵک دەستیان کردو بە گرنگترکردنی بیرۆکەی ناسینەوەی ئانلاین. مرۆڤەکان دەست دەکەن بە بەراوردکردنی ژیانی خۆیان بە کەسانی تر کە دەبێتە هۆی خەمۆکی و دڵە ڕاوکێ و زیانی بۆ تەندروستی دەرونی هەیە. بازرگانی لە ماوەی 2 سەدەی ڕابردوودا پەرەی سندووە لە سەردەمی پیشە سازیەوە. میدیا هەمیشە ڕۆڵێکی گرنگی لە بازرگانیدا هەبووە. براند و کۆمپانیا جیاوازەکان لە بۆنە و تابلۆی بازرگانیدا ڕیکلام بۆ بەرهەمەکانیان دەکەن. نەک هەر بەم شێوەیە، بەڵکو لە ڕێگەی سۆشیال میدیاوە ڕیکلامیش دەکەن. ئەندازیارانی کامپیوتەر کاریان لەسەر ئەم جۆرە ئەلگۆریتمانە کردووە کە هەر ریکلامێک پیشان دەدەن بە پێی گەڕانی ئەم دواییانە. یارمەتیدەرە لە دۆزینەوەی بەرهەمێکی گونجاو بۆ بەکارهێنانیان لە هەمان کاتدا گەشەپێدانی بازرگانی بەرهەمی ناوبراو بە هەمان شێوە. سۆشیال میدیا یەکێکە لە ئامرازە بەهێزەکان بۆ بیرۆکەکانی بازاڕکردن. لە سەردەمی ئێستادا دەبێت گرنگی میدیا لە بازرگانیدا بناسرێت. تەنها یارمەتی فرۆشتنی بەرهەمەکان نادات، بەڵام سۆشیال میدیا دەتوانێت یارمەتی دەربێت لە ڕێگەی کۆکردنەوەی پێداچوونەوە و سەرنجەکانی کڕیارەکانەوە. کڕیاران دەتوانن بە کۆمپانیاکان بڵێن کە چیان لە بەرهەمەکاندا بەدڵ بووە، بۆیە دەتوانن ئەم تایبەتمەندیە لە بەرهەمەکەدا بهێڵنەوە. هەروە دەتوانن کەم و کوڕی بەرهەمەکان بزانن، بۆیە کۆمپانیاکە دەتوانێت کار لەسەر باشترکردنی ئەوە یان لابردنی بکات ئەگەر بۆ ماوەیەکی درێژتر لەگەڵ پێداچوونەوەکاندا بە باشی نەگونجێت. بەو پێی ئەم سەردەمە سەردەمی زانیاریە و وەک پێشتر دەوترا کە جیهان بۆتە گوندێکی بچووک، ناتوانرێت نکۆڵی لە گرنگی میدیا لە سیاسەتدا بکرێت بەهۆی خێرایی هێڵی ئینتەرنێتەوە. ئێستا لە چەند چرکەیەکدا هەواڵەکان دەتوانن لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بڵاو ببنەوە. هەڵمەتە سیاسیەکان لە سۆشیال میدیا لە پلاتفۆرمەکانی وەک فەیسبوک و تویتر بەڕێوە دەچن. لایەنگری پارتێک یان گروپێکی پەیوەندیدار پێوە بە لایکردن و شێرکردنی پۆستە سیاسیەکانیان ناسنامەی خۆی لەگەڵ سەرکردەکانیدا نیشان دەدات. ژمارەی ئەو کەسانەی کە هەشتەکێکی دیاری کراو لە تویتردا بڵاو دەکەنەوە دەیخاتە ناو ڕەوتێکەوە. ئەمەش وا دەکات تەواوی پلاتفۆرمەکە ئاگاداری بیرۆکەیەک یان بیرۆکەیەکی تایبەت بێت. ئەمەژەوە دەردەخات کە میدیا چەندە بەهێزە لە سیاسەتدا و دەتوانرێت بە چەندین هۆکاری باش کەڵکی لێوەربگیرێت. بەڵام ئەگەر زانیاری هەڵە بە خەڵک بدرێت، خراپیش بەکاردەهێنرێت.
خێرایی بڵاوبوونەوەی زانیاری هەمیشە نعمەت نییە، چونکە ئەگەر شتێکی دروست بتوانێت لە بەشێکی کەمی چرکەیەکدا بڵاو بێتەوە، کەواتە دەتوانرێت زانیاری هەڵە بدرێت بە خەڵک بۆ ئەوەی وان لێ بکرێت بە شێوازێکی دیاریکراو بیر بکەنەوە. ئەمەش دەبێتە هۆی زیان و کێشەی زۆر لەو کۆمەڵگایی کە تێیدا دەژین. سوشیال میدیا وای داڕشتووە کە هەندێک سەرچاوە پێش بڵاوکردنەوەی بۆ ڕایگشتی هەواڵەکانیان پەشڕاست دەکەنەوە. ئەمەش وا دەکات شتەکان کەمتر کێشەدار بن. سەرچاوە هەواڵیە جیاوازەکان دەتوانن لە ڕێگەی پلاتفۆرمەکەوە خۆیان پشڕاست بکەنەوە. بۆ نمونە تویتەر و فەیسبوک کۆدێکی دیاریکراوی پشڕاستکەرەوەیان هەیە. ئەمەش پشڕاستی دەکاتەوە کە سەرچاوەی زانیاریەکان ساختە نییە. ئەمەش وا دەکات کە ڕەوتی زانیاریەکان کەمتر ناڕوون بێت. ئێمەی مرۆڤ پێویستمان بە کار لێککردن و پەیوەندیکردنە لەگەڵ یەکتر. میدیاکان لە هەموو جیهاندا پەیوەندی خەڵکیان ئاسانتر کردووە. خەڵک دەتوانن لە پەیوەندیدا بمێننەوە لەگەڵ ئازیزان و هاوکارەکانیان. پلاتفۆرمەکانی وەک فەیسبوک، ئینستاگرام، واتساب و چەندانی تر یارمەتی کەسانی کولتور و پاشخان و نەتەوە جیاوازەکان دەدەن بۆ پەیوەندیکردن بە یەکترەوە. کۆمەڵگا کاتێک گەشە دەکات کە لێبردووی لەگەڵ کولتور و نەتەوە جیاوازەکاندا هەبێت. بیرۆکەی یەکێتی و هاواهەنگی لە نێوان مرۆڤەکاندا بڵاو دەکاتەوە کاتێک بەشداری لە فستیڤاڵەکانی کولتورەکانی دیکەدا دەکەن. بۆ نمونە کاتێک بۆنەیەکی جەژن هەیە، گوگڵ وێنەی بزوێنەری گەڕانەکەی دەگۆڕێت و چەندین پلاتفۆرمی جیاواز سڵاو پێشکەش بەو کۆمەڵگایە دەکەن کە ئەو فستیڤاڵە یان بۆنەیە بەڕێوە دەبن. هەروە میدیا لە ڕێگەی هوشیارکردنەوەی خەڵک سەبارەت بە پرسە جۆرا و جۆرەکان کە بە زۆری قسان لەسەر ناکرێت یارمەتی کۆمەلگا دەدات. دەتوانین نمونەی زۆر بدۆزینەوە، وەک لە هەواڵەکاندا یارمەتیدان بۆ وروژاندنی پرسێک و حکوومەت ئاگادار دەکات تا ڕێوشوێنی دەربکات بۆ جێبەجێکردن و چارەسەرکردنی کێشەکە. تویتەر یەکێکە لە نمونە گەورەکانی هوشیارکردنەوەی خەڵک. چەمکی هەشتەگ کاریگەریەکی سەرنجڕاکێشی لە جیهاندا دروست کردووە. کاتێک شتێک هەیە کە خەڵک دەیانەوێت بڵاوی بکەنەوە و نیگەرانی خۆیان دەرببڕن، لە تویتەر یان هەمان ئێکس بە هەشتەگێکی تایبەت بڵاوی دەکەنەوە. کاتێکی ژەو کەسانەی کە بیرۆکەی هاوبەشیان هەیە ئەو هەشتەگەش بڵاو دەکەنەوە، پۆستەکە دەخاتە ناو لیستی هەشتەگەکانەوە و بابەتەکە دەخاتە بەردەم سەرنجی هەموو کەسێک لەسەر پلاتفۆرمەکە. ئەو سەردەمەی تێیدا دەژین زانیاری زیاتری تێدایە کە دەتوانین فێری بین. میدیاکان دەسڕاگەیشتنیان بە کتێب و بابەتەکانی چاپکرا و دابین کردووە کە هەموو کەسێک بە دەسڕاگەیشتن بە شێوەی فیزیکی پێی ناگات. وەرگرتنی یارمەتی لە ئەرک و ئەرکەکانی ماڵەوە بە ئینتەرنێت ئاسانە. مرۆڤ دەتوانێت فێر بێت چۆن هاوکێشە بیرکاریە ئاڵۆزەکان حساب بکات و تاڵێکی دیاریکراوی DNA بگونجێنێت بۆ ئەوەی بزانێت سەر بە کام جۆرەیە. ئەگەر کەسێک بیەوێت فێری ئابووری بێت، ئەوە ئەو کەسە دەتوانێت وانە لە خەڵک وەربگرێت بە شێوەی ئانلاین، تەنانەت کاتێک کە چەندین کیلومتر لە دووریەوە دەژین. فێربوونی کارامەیی یان بابەتێکی نوێ لەم سەردەمی زانیاریدا کێشە نییە. گرنگی میدیا لە پەروەردەدا زۆر لەوە زیاترە کە ئێمە خەیاڵمان بۆی دەچێت. میدیا لە ماوەی 2 سەدەی ڕابردوودا بە خێرایی گەشەی کردووە. سەردەمی ئینتەرنێت و G4 جیهانی بە زریانێک داگرتووە. زانیاری لەم ڕۆژانەدا زەریایەکی زەبەلاحە لە جیهاندا، بەڵام پێویستە ئەوەندە وریابین کە لە فێڵ و زانیاری هەڵەدا نەخنچین. پێویستە ئەو شتانە بپشکنین کە لە میدیاکانەوە دەیبینین و دەیبیستین. میدیا نعمەتێکە بۆ مرۆڤ، بەو پێی ڕۆڵێکی گرنگی هەیە لە ژیانی تایبەتی ئێمە و چەندین لایانی دیکەی ژیانماندا. پێویستە میدیا بەکاربهێنرێت بۆ ئەوەی ژیانمان ئاسانتر و سادەتر بێت. ئەوەش هەموو پەیوەستە بە چۆنیەتی بەکارهێنان و پرۆسسکردنی ئەو زانیاریانەی کە لەلایەن میدیاوە پێمان دەدرێن، واتە ئێمە بڕیار دەدەین کە میدیا نعمەتە یان نەفرەت.